لە مانگی پیرۆزی شعبان داین. 15 شعبانمان هەیە، شەوی 15 شعبان کە بەیانی 15 شعبان دەکات. پێغەمبەری عەزیز و خۆشەویستمان صلی الله علیه وسلم دەفەرمێ لەو شەوەدا خوای پەروەردگار دێتە ئاسمانی دنیا کە شەوی پێی دەڵێن شەوی بەرات. خوای گەورە لە هەموو موسڵمانان خۆش دەبێت. شەوی 15 شعبان کە وەڵاو عەلەم دەکاتە شەوی جومعە پێنجشەم ئێوارەکەی، ئالەو شەوەدا خوای پەروەردگار لە هەموو موسڵمانان خۆش دەبێت ئیلا لە دوو تاقم نەبێت. یەکەمیان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسێک کە شەریک بۆ خوا بڕیار بدا، موسڵمان و شەریک بۆ خوا بڕیارەدا خوای خۆش نابێت. و دووەم ئەو کەسەی لەگەڵ کەسێکە بەینی نییە و سەلامی لێ ناکا و پەیوەندی لەگەڵیان نییە لەبەر دنیا، لەبەر تەماح، لەبەر قسەیەکی بەرامبەر کردووە. بەڵام تۆ ئەگەر سەلام لە کەسێک بێت کەسەکە جواب نەدات تۆ گوناحبار نابی، بەڵام تۆ لەبەر خاتری دنیا لەگەڵ کەسێکە پەیوەندیت بچڕاندووە، سەلامی لێ ناکەی، جوابی سەلامی نادەیتەوە، ئەوە لە 15 شعباندا خوای گەورە لێت خۆش نابێت. بۆیە هەتا ئێستا کات ماوە لە بەردەمتا ئەو کەسانی کە بەو شێوەیە سەلامیان لێ ناکەی لەبەر دنیا و لەبەر تەماح، لەبەرەوەی کە قسەی لەبێتانە ڕووی داوە، ئاشت بنەوە بۆی ئینشەڵا لە 15 شعبانە خوای پەروەردگار لێتان خۆش بێ. بەڵام ئەوەش ئاگادار بن 15 شعبان شەوەکەی تایبەتکەی بە شەو نوێژەوە پێشتر نەتکرد دەبێت، دروست نییە. و ئەگەر 15 شعبانیش بە ڕۆژوو بی یاخود خەڵکی خواردن دروستەکە، ئەمە هیچ بەڵگەیەکی شەرعی لەسەر نییە. ئەگەر تۆ هەموو شەوێ شەو نوێژ دەکەی 15 شعبانی شەو نوێژکە، ئەگەر تەنها بەس 15 شعبان شەو نوێژ دەکەی، ئەمە پێی دەڵێن شتێکی بیدعە و دروستکراوە، چونکە تۆ شەوێک تایبەتەکەی بە عیبادەتەوە کە پێغەمبەری خوا نەیکردووە صلی الله علیه وسلم، سەحابە نەیان کردووە. ڕۆژەکەی 15 شعبان ڕۆژوگرتن بە نیەتی شعبان و بەرات دروست نییە، چونکە پێغەمبەری خوا نەیکردووە صلی الله علیه وسلم. و خواردن دروستکردن و ئەبێ گۆشت بکرێ، ئەمە هیچ بەڵگەیەکی شەرعی لەسەر نییە. گومانێکیانێ شەوی بەرات شەوێکی پیرۆزە، شەوێکی مبارەکە، شەوێکە شەوی عافواتی عام، لێبوردنی گشتی خوای پەروەردگارە بۆ موسڵمانەکان. بۆیە هەمومان دوعا بکەین لە ئەم شەو لە کاتەکانی پێشتر و دوایتریشەوە، بڵێن خوایگیان لەو کەسانەمان بگێڕی کە لە 15 شعباندا لێمان خۆشە بیت. بۆیە دوعا بکەن بەڵکو خوای گەورە لێمان خۆش بێ لەو شەو پیرۆزەدا. بۆیە شەوێکی پیرۆز لە پێشمانە 15 شعبان، واتە 14 شعبان شەوەکەی کە ئەکا بەیانی کاتە 15 شعبان، ئەو شەوە خوای گەورە لێبوردنێکی عام دەرەکا بۆ خەڵکی، لە خەڵکێکی زۆر خۆشە بێ. داواکەم لە خوای گەورە و میهرەبان ئێمەش لەو کەسانە بگێڕێت کە لەو شەوە پیرۆزەدا لێمان خۆش دەبێت.